بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، اللهم آمين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی سەرفرازان پێتان دەکەمەوە بۆ باسکردنی کەسانێکی دیکە کە ئەو کەسانەی کە سەرفرازن و ئەو کەسانەی کە سەرفراز دەبن سیفەتیان چۆنە، بۆ ئەوەی ئێمەش چاو لە سیفەتی ئەو کەسانە بکەین و بە شوێنی ئەو کەسانەدا بڕۆین کە سەرفرازن، بەو ئومێدەی خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی ئێمە بگەڕێ لەو کەسانەی کە لە دنیادا بەختەوەرن و لە قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. یەکێکی دیکە لەو کەسانە و لەو چین و توێژانەی کە سەرفرازن و سەرفراز دەبن ئەو کەسانن کە لە ژیانیاندا تەقوادارن، واتە ئەو کەسانن کە پارێز لە سنوورەکانی خوای گەورە دەکەن، ئەو کەسانن کە حیساب بۆ بڕیارەکانی خوای پەروەردگار دەکەن، ئەو کەسانن کە خۆیان دەپارێزن لە حرام و قەدەغەکراوەکان، ئەو کەسانەی کە پارێز دەکەن، واجبەکان جێبەجێ دەکەن، ئیطاعە و فەرمانبەری دەکەن و لە قەدەغەکراوەکانیش دوور دەکەونەوە. ئەو کەسانە سەرفرازن، چونکە خوای گەورە دەفەرمێت والعاقبة للمتقین، سەرنجامی چاکە بۆ کێیە؟ بۆ ئەو کەسانەیە کە تەقوادارن. خوای پەروەردگار دەفەرمێت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئەو کەسانەی تەقوادارن سەرفرازن، بۆچی؟ چونکە خوای پەروەردگاریان لەگەڵدایە. إن الله مع الذين اتقوا، خوای گەورە لەگەڵ ئەو کەسانەدایە کە تەقوادارن، کە پارێز لە سنوورەکانی خوای پەروەردگار دەکەن. خوای گەورە لەگەڵیاندایە، خوای گەورە سەریان دەخات، خوای گەورە ئاگای لەو کەسانەیە، خوای گەورە پشتگیری ئەو کەسانە دەکات، خوای گەورە نزیکە لەو کەسانە. یەکێک لەوانە کێن؟ ئەو کەسانن کە تەقوادارن، بۆیە ئەو کەسانە سەرفرازن. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم اتق الله حيثما كنت، لە خوای گەورە بترسە و تەقوادار بە لە هەر شوێنێک هەی، دەستت لە هەر کارێکدا هەیە، هەر ئیش و کارێک دەکەی ئاگات لە سنوورەکانی خوای پەروەردگار بێت، چونکە ئەو کەسانە سەرفرازن کە تەقوادارن. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات و دەفەرمێت ئوصیکم بتەقوى الله، ئامۆژگاریتان دەکەم. کێ ئامۆژگاریمان دەکات؟ رسول الله صلی الله عليه وسلم دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم بۆی کە تەقوادار بن، پارێز لە سنوورەکانی خوای پەروەردگار بکەن و حساب بۆ سنوورەکانی خوای گەورە بکەن و تەقوادار بن و سنوورەکانی خوای پەروەردگار مەشکێنن. ئیمامی عەلی دەفەرمێت بەڕاستی تەقوا ڕزگارکەرە لە هەموو بەهیلاکبەرێک. ئەوەی کە ئینسان بە هیلاک دەبات، ئەگەر ئینسان تەقوادار بێ، ئینسان ڕزگاری دەبێت. و بەڕاستی تەقوا پارێزەرە لە هەموو گومڕاکارێک، ئینسان دەپارێزێ لەوەی کە ڕێی لێون نەبێت. و بەڕاستی ئینسان بەهۆی تەقوا ئەوە سەرفراز دەبێت. ئەو کەسانەی کە تەقوادارن بەڕاستی سەرفراز دەبن. ئەو کەسانەی کە حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار دەکەن، حیساب بۆ گەرە و گچکە دەکەن، ئەو کەسانە سەرفرازن. خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى. شاعر جوانی فەرمووە، دەفەرمێ واز لە گوناهی گەورە و گچکە بێنە، حیساب بۆ هەموو شتێ بکە، هەموو گوناهێ بکە، واز لە هەموو گوناهێک بێنە گەورە و گچکە، ئەوە تەقواداریە و ئەو کەسە بریتیە لە ئەوەی کە سیفەتی تەقواداری هەیە. بەڵێ ئەوانەی کە تەقوادارن سەرفرازن، بۆچی؟ چونکە لە لای خوای پەروەردگارەوە چەندین موژدەیان پێدراوە، چەندین چاکەیان بۆ هەیە بۆ ئەو کەسانە، ئەوانە سەرفرازن کە تەقوادارن. خوای گەورە لەگەڵ تەقواداراندایە. إن الله يحب المتقين، إن الله مع الذين اتقوا. خوای گەورە لەگەڵ تەقواداراندایە، خوای گەورە تەقوادارانی خۆش دەوێت. إن الله يحب المتقين، بەڕاستی خوای گەورە کێی خۆش دەوێت؟ ئەو کەسەی کە تەقوادارە، کەواتە کە دەتەوێت خوای گەورە ئەتۆی خۆش بوێت، دەبێ بەڕاستی سیفەتی تەقواداریت هەبێت. ئەو کەسانە خوای گەورە ڕەحمیان پێدەکات کە تەقوادارن. وەکو دەفەرمێت وەڕەحمەتی وەسیعەت كل شەیء، ڕەحمەتی خوای پەروەردگار هەموو شتێکی گرتوتەوە، هەموو بوونەوە و جیهانی گرتوتەوە، تەنانەت بێگیانێکیشی گرتوتەوە. بەڵام ڕەحمەتی خوای گەورە زیاتر لە کێوە نزیکە؟ خوای گەورە دەفەرمێت فسأكتبها للذين يتقون، خوای گەورە دەیدات بەو کەسانە، بۆ ئەو کەسانە زیاتر بەشیان هەیە و خوای گەورە بۆیان دەنووسێت
کە کەسانی تەقوادارن و پارێز لە سنوورەکانی خوای پەروەردگار دەکەن. واتقوا الله لعلكم ترحمون، کاکە تەقوادار خوای گەورە ڕەحمی پێ دەکات و بەزەی پێدا دێتەوە. خوا دەفەرمێ تەقوادار بن، لە خوای گەورە بترسن، بەڵکو ئومێدوایە بۆ هۆی تەقواکەتانەوە خوای گەورەش بەزەی پێتان دابێتەوە. دەی هەر کەسێکیش خوا ڕەحمی پێ بکا بەزەی پێدا بێتەوە، بەڕاستی ئەو کەسە سەرفرازە لە دنیادا بەختەوەرە و لە قیامەتیشدا کەسێکی سەرفراز دەبێت. ئەو کەسەی کە تەقوادارە خوای پەروەردگار کارەکانی بۆ ئاسان دەکات بەهۆی تەقواداریەکەیەوە. خوای گەورە دەفەرمێت ومن يتق الله يجعل له مخرجا، ئەو کەسەی کە تەقوادار بێت خوای گەورە دەروی خێری بۆ دەکاتەوە، خوای گەورە دەروی ڕەحمەتی خۆی لێ دەکاتەوە. ئەنجا ويرزقه من حيث لا يحتسب، خوای گەورە لە شوێنێکەوە ڕزق و ڕۆزی بۆ دەنێرێت، کار ئاسانی بۆ دەکەم بۆ خۆشی نازانێ ئەو کار ئاسانی و ڕزق و ڕۆزیە لەکوێوە خوای گەورە پێی عەتا دەکات. ئینسان وەختێک تەقوادارە ومن يتق الله يجعل له من أمره يسرا، کاکە خوای گەورە کارەکانت بۆ ئاسان دەکات ئەگەر ئینسان تەقوادار بێت، ئەگەر ئینسان خۆی بپارێزێت. ئەوەی کە ئینسان خۆی لێ دەپارێزێ بە حەرامی نایکا، خوای گەورە بە حەڵال بۆت قەرەبوو دەکاتەوە، خوای گەورە کارەکانت بۆ ئاسان دەکات. دەی موسڵمان ناتەوێ خوای گەورە ڕزق و ڕۆزیت بدات، ناتەوێ خوای گەورە کار ئاسانیت بۆ بکات، ناتەوێ خوای گەورە دەروی خێرت لێ بکاتەوە، ناتەوێ سەرفرازبی بەهۆی تەقواداریەوەیە. چیرۆک و بەسەرهاتێک هەیە کە زۆر جێگای دەرس و پند و هەڵوێسە لە سەرکردن و پند لێوەرگرتنەکە. ئەبوو عەقیل بۆمان دەگەڕێتەوە، دەفەرمێ ساڵێکیان لە حەج بووم، زۆر فەقیر و هەژار بووم، خواردنم زۆر بە زەحمەت دەست دەکەوت، ئەوەندە فەقیر و هەژار بووم. دەفەرمێ کاتێک کە لە حەج بووم، لەو کاتەیە ملوانکەیەکم بینیەوە کە بە دەزوو داوێکی سوور چندرابوو، زۆر بە قیمەت بوو. کاتێک کە بینیمەوە هەڵم نەگرت یەکسەر بۆ خۆم بەکاری بێنم لەبەرەوەی فەقیرم بڵم پێویستم پێی هەیە، بەڵکو چاوەڕوانیم کرد و بانگەوازیم کرد بۆەوەی خاوەنەکەی بێت و بیباتەوە بۆ خۆی و بیدەمەوە بە خاوەنەکەی. دەفەرمێ چەند ڕۆژێکی پێچوو دوای پیاوێکی ڕیش سپی و بەتەمەن هات، گوتی کاکە ئەو ملوانکەیە هی منە و ملوانکەکەم پێدایەوە. دەفەرمێ پیاوەکە ڕۆیشت، دوای ئەوەی کە ئەمنیش حەجم کرد و حەجەکەمان تەواو کرد، چووم بۆ قدس، دوای هاتمەوە بۆ سووریا، لەوێ شەوێک لە مزگەوتێک مامەوە ڕوم کردە مزگەوتێک، خەڵکەکەی کاتێک کە منیان بینی زانیان کە وەکو بڵێ ڕەنگم وە زانا و ئەوانە دەچێت بۆیە، گوتیان باشە بۆچی نایی پێشنوێژیمان بەوکەی. کاتێک کە بەرنوێژم بۆ کردن لە شەودا و لە نوێژی بەیانیدا، دیارە ئەو پیاوەیان زۆر بەدڵ دەبێت و ئەو زانایان بەدڵ دەبێت، بۆیە پێی دەڵێن بۆچی دەمێک لە لامان نامێنیەوە ئیمامی مزگەوتەکەمان مردووە. کاتێک کە چەند ڕۆژێک لەلایەن دەمێنێتەوە پێی دەڵێن کە ئەگەر بێت و لە لامان بمێنیەوە بە بەردەوامی ئەوە ماڵت بۆ دادنین و هەروەها ژنیشت بۆ دەخوازێن. ئەو پیاوە دەڵێ کاکە گوتم بەخوازە من پارەم بۆ مەسروفی ڕۆژانەم نییە، ماڵ و ژنی چی و هیچ شتێکم نییە، بەڕاستی من هیچ شتێک شک نابم، بۆیە ناتوانم. بۆیە دەڵێن ئیمامی مزگەوتەکەمان کە چەند ڕۆژێک و چەند مانگێک کە مردووە، خانوویەکی هەیە و کچێکیشی هەیە، تەنها ئەو کچەیە هەیە و کچەکەشی لە ناو خانووەکەیدایە، ئەگەر ڕازی بێت بەڵکو هەر بچێ سەر ماڵەکەی و لێرەش ببی بە ئیمامی ئێمە و لەو مزگەوتەیەدا لەلای ئێمە بمێنیەوە. دوای ئەوەی کە دەنگ و باسەکە عەرزی کچەکە دەکەن و ڕازی دەبێت، ئەنجا خوای پەروەردگار دەیکاتە قسمەت ماڵ و سەروەت و سامان و خانوو هەموو شتێکی دەست دەکەوێت لە ئەنجامی ئەوەدا کە تەقوادار بوو خۆی پاراست. بەڵام گەورەتریش لەوە دەڵێ ڕۆژێکیان ئەو ملوانکەیەی کە من لە حەزدا دۆزی بوومەوە لە دەستی ئەو ئافرەتەیەدا بینیم کە کچی ئیمامی ئەو مزگەوتە بوو کە مردبوو. دەڵێ گوتم ئەو ملوانکەیەت لەکوێ بووە؟ گوتی وەڵا ئەوە کاتی خۆی باوکم لە حەج بۆی هینام لە سەفەری حەجێ، کاتێک کە بۆی هینام دوعایەکیشی کرد، دوعایەکەی ئەوە بوو گوتی یاڕەبی خوایە ئەو پیاو چاکە و ئەو کەسەی کە ئەو ملوانکەیەی دۆزیەوە ملوانکەکەی دامەوە، ئەو کچەی من ببێتە قسمەتی پیاوێکی ئاوا تەقوادار و چاکەکار. سبحان الله. کچەکە دەڵێت خۆزگە بابم باوکم ئێستا لە ژیاندا مابایە بۆ ئەوەی کە زانی بای ئاسەواری ئەو دوعای قبول بووە و خوای پەروەردگار دوعای ئەو باوکەیە قبول کردووە. دوعای دایک و باوک بۆ منداڵەکانی قبولە. ئینسان کە تەقوادار بوو بەڕاستی خوای پەروەردگار کاری بۆ ئاسان دەکات و هەروەها دەروی خێری لێ دەکاتەوە.
ئەوە نمونەیەکە خۆی پەروەردگار چۆن دەروی خێر لەو زانایە و لەو پیاوچاکە دەکاتەوە. هەر کەسێک ئاوا بێ خۆی پەروەردگاریش ئاوا دەروی خێر لە بەندەی خۆی دەکاتەوە و کار ئاسانی بۆ دەکات. ئینسانی تەقوادار خۆی پەروەردگار لە سەزا و لە خەم و خەفەت پارێزراوی دەکات، لەسەر پردی سیڕاتدا نەجاتی دەبێت و ڕزگاری دەبێت. خی گەورە دەفەرمێ وينجي الله الذين اتقوا بمفازتهم لا يمسهم السوء ولا هم يحزنون. ئینسانی تەقوادار بەهۆی تەقوایەکەیەوە خی پەروەردگار دەیپارێزێت، خراپەی توش نابێت و هەروەها خەم و خەفەتی توش نابێت، پارێزراو دەبێت. وإن منكم إلا واردها، هەموو کەسێک بەسەر ئەو پردە سیڕاتەدا ڕەت دەبێت. ئەنجا كان على ربك حتما مقضية، ئەوە بڕیارێکە لەلایەن خی پەروەردگارەوە دەبێت هەموو کەسێک ئەو پردە ببینێت، ئەو جەهەنەمە ببینێت. بەڵام ثم ننجي الذين اتقوا، کێ دەپارێزێت خی گەورە، کێ ڕزگاری دەبێت لەسەر پردی سیڕات؟ ئەو کەسەی کە تەقوادارە و ئەو کەسەی کە لە خوا ترسە. ئەنجا وەنەظەڕ الظالمین فيها جیثیە، لەوێدا ستەمکاران، لەوێدا خراپکاران و بێباوەڕان بە چۆک دادێن، بەڵام تەقواداران ڕزگاریان دەبێت. کەواتە ئەو کەسە سەرفرازە، ئەو کەسە براوەیە کە تەقوادارە، چونکە لەو شوێنە ناخۆشانە ڕزگاری دەبێت و خی گەورە ڕزگاری دەکات. ئەو کەسانەی کە تەقوادارن، ئیماندارن، خی پەروەردگار دڵ ئارام و سەکینەتیان بەسەردا دابارێنێت، خی گەورە دڵ ئارامیان دەکات. ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. خی گەورە دەفەرمێ ئاگادار بن ئەوانەی کە دۆست و پشتیوانی خی گەورن، خۆشەویستی خی گەورن، ئەولیای خی پەروەردگارن، ئەو کەسانە هیچ خەم و خەفەت ڕوویان تێناکات، ئەو کەسانە مەترسیان نابێت لە ڕۆژێکە کە خەڵک دەترسێت. کێن ئەو کەسانەی کە ئەولیای خی گەورن؟ الذين آمنوا وكانوا يتقون، ئەو کەسانن ئیمانداری ڕاستەقینن، ئیمانیان بە هەموو ئەو شتانە هەیە کە پێویستە ئیمانی پێبهێنرێت، و هەروەها کەسانێکی تەقوادارن پارێز لە سنوورەکانی خی پەروەردگار دەکەن و سنوورەکانی خی گەورە ناشکێنن. ئەوانە چیان بۆ هەیە؟ لەهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة. خی گەورە دەفەرمێ ئەو کەسانە چیان بۆ هەیە؟ مژدەیان بۆ هەیە لە ژیانی دنیادا بەوەی کە بەختەوەرن، دڵ ئارامن، سەرفرازن، لە قیامەتیشا براون، لە قیامەتیشا سەرفرازن، لە قیامەتیشدا ڕزگار بوون، لە قیامەتیشدا مەترسیان نییە لەو شتانەی کە خەڵک لی دەترسێت. ئەوە جەزا و پاداشتی کێیە؟ هی ئەو کەسەیە کە تەقوادارە خی گەورە بەمانگەڕی لەو کەسانە. انجا دفرميت لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم، ذلك هو الفوز العظيم. وريابائي مسلمان خوا دفرميت او سرفرازيكي زور گوريه كي انسان ايمان دار بيت تقوى دار بيت براستي پاداشتكي اويه كأمن امانتي هي بهشتي هي ناز نعمتي هي خواي پروردگار لي راضيه هل دنيا دا مجدي پدراو لقيامتي جدا كسيكي مجدي پدراو. خی پەروەردگار مژدەی پلە بەرزەکانی داوە بۆ کەسانەی کە تەقوادارن، ئەو کەسانە سەرفرازن. چۆن سەرفراز نابن؟ چونکە مژدەی پلە بەرزەکانی بەهەشتیان پێدراوە. بۆ یە وەختێک باز دەکات خی پەروەردگار پاداشتی ئەو کەسانەی کە تەقوادارن، دەفەرمێ ئین المتقین فی جەنات وەنەهەڕ. متقین لەکوێدان لە لای خی پەروەردگار؟ لە ناو باغ و باغاتەکانی بەهەشدان و لە ناو ڕووبارەکانی بەهەشدان. فی مەقعدی صدق عند مەلیک مقتدر، لە شوێنێک کە ئەو شوێنە لێی ڕازین، کە ئەو شوێنە جێگای ڕەزامەندی ئەو کەسانەیە و لە لای پادشایە کە زۆر بەدەستەڵاتدار، زۆر بەدەسەڵاتە لە لای خوایە کە دەسەڵاتی هەموو شتێکی هەیە و هەموو شتێک لە لای ئەو خوای پەروەردگارە کون فەیەکونە، لە لای ئەی خوای پەروەردگارن، نزیکن لە خوای پەروەردگار. چۆن سەرفراز نابن ئەو کەسانە کە تەقوادارن؟ چونکە لە لای خوای پەروەردگار ئاوا مەکانەت و شوێنی خۆشیان هەیە و ئاوا بەهەشتیان پێ عەتا دەکرێت لەلایەن خوای گەورەوە. ئەنجا متقی کێیە؟ ئەو کەسەی کە هێندە پاداشتی بەرزە، ئەو کەسەی کە ئاوا سەرفراز دەبێت، ئەو کەسەی کە سەرفرازی چاکە بۆ ئەو کەسەی و خوا لەگەڵی دایە و خوا خۆشی دەوێت، دەبێت ئەو متقیە چۆن بێت؟ متقی یعنی لە ویقایەوە وەرگیراوە، یعنی تەقوا یعنی چی؟ یعنی ئینسان خۆی بپارێزێ لە هەر شتێک کە دەبێتە مایەی عەیبداری و گوناهباری لە دنیا و لە قیامەتە. متقی ئەو کەسەیە کە خۆی دەپارێزێ لە هەموو حەرامێک، لە هەموو قەدەغەکراوێک، خۆی دەپارێزێت لە گوناهی گەورە و گچکا، وەکو شاعیر فەرموویەتی خەلی الذنوب صغیرها وكبیرها ذاک التقى. خۆت بپارێزە لە گوناهی گەورە و گچکا، ئەوە بریتیە لە تەقواداری.
حساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار بکە. یەکێک لە زانایان دەفەرمێ بۆیە بە متەقی دەڵێن متەقی چونکە ئەو خۆی لە شتێک دەپارێزێ لە هەموو شتێک دەپارێزێ، خۆی لە شتانێک دەپارێزێ کە خەڵکی گشتی و عوام خۆی لێ ناپارێزێت، بەڵام ئەو خۆی دەپارێزێت لە هەموو قەدەغەکراوێک. بۆیە بەو کەسە دەڵێن متەقی. بۆیە بەڕاستی ئەو کەسەی کە متەقیە حیساب بۆ گوناهی گەورە و گشکە دەکات، سنوورەکانی خوای گەورە ناشکێنێت و پابەندی بڕیارەکانی خودای پەروەردگاری خۆیەتی. ئیمامی عەلی باسی تەقوامان بۆ دەکات کە تەقوا چییە؟ تەقوادار کێیە؟ ئەو کەسەیە الخەوف من الجلیل، ئەو کەسەیە لە خوای پەروەردگاری خۆی بترسێت. ئەنجا والعمل بالتەنزیل، کار بە قورئان کات. ئەنجا والرضا بالقلیل، ئەوەی خوای گەورە پێی داوە پێی ڕازی بێت. والاستعداد لیوم الرحیل، ئەو کەسە خۆی ئامادە کات بۆ ڕۆژی قیامەت و بۆ ڕۆژێک کە ئینسانەکان تێیدا زیندوو دەبنەوە. ئەو کەسەی ئەو سیفەتانەی بێت بەڕاستی ئەو کەسە تەقوادارە و ئەوە بریتیە لە تەقوا. کەواتە تەقوادار کەسێکە حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار دەکات. یەکێک لە زانایان ئامۆژگاری دەکات لە سەرمەرگدا، ئامۆژگاری هاوڕێکانی دەکات، پێیان دەڵێت وەریابن ئامۆژگاریتان دەکەم بە تەقواداری، چونکە تەقوادار هەرگیز حەز بە تەنیایی ناکات، هیچ کاتێک حەز بە تەنیایی ناکات. دەیکەواتە ئەو کەسانەی کە تەقوادارن بەڕاستی سەرفرازن، هەم لە دنیادا بەختەوەرن و هەمیش لە ڕۆژی قیامەتێدا کەسانێکی سەرفرازن. ئەو کەسانەی کە تەقوادارن لە لای خوای پەروەردگار لە بەهەشتی پڕناز و نیعمەتە خوای پەروەردگار بۆمان باسی پاداشتەکەیان دەکات و بۆمان باسی ئەو ناز و نیعمەتانە دەکات کە خوای گەورە پێیان دەدات. إن المتقین فی جەنات وعیون، ئەو کەسانەی کە تەقوادارن لەکوێدان لە باغ و باغاتەکان و سەرچاوەکانی بەهەشتێدان. ئاخیزینە ما ئاتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين، ئەوەی کە خوای گەورە پەیداون وەری دەگرن چونکە ئەوان پێشتر کەسانێکی چاکەکار بوون. ئەوان سیفەتیان وا بووە کە دەیان بەخشی و شەو نوێژیان دەکرد و هەروەها ئیستیغفاریان دەکرد و دەگەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە کە بۆمان باسی ماڵ و سامانی دنیا دەکات، کە بۆمان باسی هەندێک لە ناز و نیعمەتەکانی دنیا دەکات، کە بۆمان باسی ئەوە دەکات ئەو دنیا لە ناو دەچێت، ئەو دنیایەت چەند ڕۆژێکە، بەڵام دوایی دەفەرمێت قل ئەئونەبئوکم بخەیر من ذلكم، ئایا هەواڵتان پێ بدەم بە چاکتر لەوە، بە باشتر لەو ناز و نیعمەتانەی کە لە دنیادا هەن، بە باشتر لەو ڕازاوەیەی کە لە دنیادا هەیە، چاکتر لەوە چییە؟ خوای گەورە دەفەرمێ للذین اتقوا عند ربهم، بەڵام بزانە ئەو چاکترە بۆ کێ لەلایەن پەروەردگارەوە ئامادەکراوە؟ بۆ ئینسانی تەقوادارە. ئەو چاکەیە چییە؟ جەنات تەجری من تحتها الأنهار، بەهەشتێکە کە ڕووبار بەژێر کۆشکەکانیدا دەڕوات، پڕ لە ناز و نیعمەت و گوڵ و گوڵزار و باغ و باغاتە. خالدین فیها، ئینسان تێیدا دەمێنێتەوە بە هەتاهەتایی. و ئەزواج مطهرە، لە ئەو ناز و نیعمەتانەی کە لەناو ئەو بەهەشتەدا هەن ئافرەتانی پاک و ڕێک و پێک و چاکن کە خوای پەروەردگار بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە. ئەنجا گەورەتر لەوەش وەریضوان من الله، ڕەزامەندیەک لەلایەن خوای پەروەردگارەوە کە بە ئینسانی تەقوادار دەدرێت، کە خوای گەورە لە ئینسانی تەقوادار ڕازی دەبێت. لەو بەهەشتەیەدا خۆشترین ناز و نیعمەت ئەوەیە کە خوای گەورە بە بەهەشتیەکان دەفەرمێت ئەوڕۆ لێتان ڕازی بووم، جارێکی دیکە لێتان تووڕە نابم. ئەوە گەورەترین و خۆشترین ناز و نیعمەتە لە بەهەشتێدا کە بە ئینسانی تەقوادار دەدرێت. وەریضوان من الله، ڕەزامەندیەک لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ کێیە؟ بۆ ئەو کەسانەیە کە تەقوادارن. والله بەصیر بالعیباد، بەڕاستی خوای پەروەردگار بەندەکانی دەبینێت و شارەزا و ئاگاداری بەندەکانە. ئەو کەسانەی تەقوادارن وەختێک کە دەچن بەرەو بەهەشت، خوای گەورە بزانت چۆن لە ڕێی مەلایکەتەکانەوە پێشوازیان لێ دەکات، چۆن ئەو کەسانە پێشوازیان لێ دەکرێت. وەسیق الذین اتقوا، بزانە ئەوانەی کە دەڕۆن اتقوا ربهم إلى الجنة زمرا، کە دەستە دەستە بەرەو ڕەزامەندی پەروەردگار و بەرەو بەهەشت دەڕۆن، هەر یەکە و لەگەڵ کۆمەڵی خۆیدا دەڕوات، دەستە دەستە دەڕۆن بۆ کوێ؟ بۆ لای پەروەردگاریان، بۆ بەهەشت و پڕناز و نیعمەتی بەهەشت، بۆ خۆشیەکانی بەهەشت دەڕۆن. ئەو کەسانە بەڵام کە سیفەتیان چۆنە؟ وەسیق الذین اتقوا، کە تەقوادار بوون لە دنیادا، کە متقی بوون، ئەو کەسانە چۆن پێشوازی دەکرێن؟ دەستە دەستە دەڕۆن حتى إذا جاءوها وفتحت أبوابها، کاتێک کە دەڕۆن بەرەو دەرگاکانی بەهەشت، دەرگاکانی بەهەشتیان بۆ دەکرێتەوە
وەکو وەفدێک میوانێک کەسێک کە دێت پێی خۆشحاڵ دەبێت بەر لەوەی بگاتە ماڵەکەت دەرگای بۆ دەکەیەوە لە خۆشیە. ئەو کەسانەی کە دەچنە بەهەشتێ تەقوادارن ئاوا دەرگاکانی بەهەشتیان بۆ دەکرێتەوە دەخرێتە سەرپشت پێش ئەوەی کە بگەنە ئەو بەهەشتە و ئەو ناز و نیعمەتە ئاوا پێشوازیان لێ دەکرێت. وقال لهم خزنتها سلام عليكم. ئەنجا دەرگاوانی بەهەشت ئەنجا ئەو کەسەی کە دەرگاوانی بەهەشتە ئەو فریشتانە چیان پێ دەڵێن؟ سەلام عەلەیکم، سەلامیان لێ دەکەن، دەڵێن سەلامتان لێبێت، طیبتم، ئێوە لە دنیادا پاک بوون بەهۆی ئەو پاکی و چاکیەتانەوە کەواتە فەدخولوها خالیدین، دەی فەرمون بڕۆن بۆ ئەو ناز و نیعمەتە ئەو بەهەشتە کە خوای گەورە بۆی ئامادە کردوون. بەڵێ ئەوە پاداشت و جەزای ئەو کەسانەیە کە تەقوادارن. خوای پەروەردگار ئاوا لە ڕێی فریشتەکانەوە پێشوازیان لێ دەکات. فریشتەکان سەلامیان لێ دەکەن، پێیان دەڵێن بڕۆنە ناو ئەو ناز و نیعمەتە، بڕۆنە ناو ئەو بەهەشتە، ئێوە لە دنیادا ئاوا پاک بوون، تەقوادار و چاکەکار بوون، دەی ئێستا شوێن و پاداشتەکەتان ئەوەیە کە بەهەشتی خوای پەروەردگار و ڕازاوی و ناز و نیعمەتی بەهەشتان پێ عەتا دەکرێت، دەرگاکانی بەهەشتان بۆ دەکرێتەوە و ئەو دەرگایان بۆ دەخرێتە سەرپشت. ئەو پاداشتە بۆ کێیە؟ بۆ ئینسانی تەقوادارە. کەواتە بەڕاستی ئەو کەسەی کە دەیەوێت سەرفراز بێت بەڕاستی یەکێک لەو کەسانە کە سەرفراز دەبن ئەو کەسانن کە تەقوادارن. ئەنجا تەقوا وەسێتی ئەوەل و ئاخیرە. خوای گەورە ئەوانەی پێش ئێمە و ئێمەش و ئەوانەی دوای ئێمەش هەمووی وەسێت کردوین بەچی؟ بەوەی کە تەقوادار بین، چونکە تەقوا صفەتێک و کارێکی زۆر گرنگ و کارێکی زۆر گەورەیە. ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله. خوای گەورە دەفەرمێ بەتەکید و بەڕاستی سوێن بەخوا خوای پەروەردگار وەسێتی کردووە بۆ ئەوانەی پێش ئێوە بۆ ئێوەش بەچی؟ ئەن اتقوا الله، بەوەی کە تەقوادار بن، پارێز لە سنوورەکانی خوای گەورە بکەن، بەوەی کە لە خوای پەروەردگار بترسن، بەوەی کە حیساب بۆ سنوورەکانی خوای گەورە بکەن، بەوەی کە سنوورەکانی خوای گەورە نەشکێنن. ئەوە وەسێتی خوای پەروەردگارە بۆ هەموو مرۆڤایەتی. ئەنجا بەڕاستی تەقوادار سەرفرازە. بۆچی؟ چونکە خوای گەورە دەفەرمێ والعاقبەت للمتقین، سەر ئەنجامی چاکە و چاکەکاری بۆ کێیە؟ بۆ ئەو کەسانەیە کە تەقوادارن. کەواتە بەڕاستی ئەگەر بمانەوێت سەرفراز بین لە دنیادا بەختەوەر و لە قیامەتدا عاقبەت خێر و سەرفراز بین، بەڕاستی دەبێت تەقوادار بین، چونکە تەقوادار خوای گەورەی لەگەڵدایە و عاقبەتی چاکە و خێریش بۆ ئینسانی تەقوادارە. کەواتە نەتیجەی کۆتایی ئەو بابەتەش ئەوەمان پێ دەڵێت ئەگەر ئێمە بمانەوێت سەرفراز بین بەڕاستی دەبێت صفەتی تەقواداریمان هەبێت. دەبێت چاو لەو کەسانەکەین کە تەقوادار بوون، چاو لەو کەسانەکەین کە ئەو کەسانەی کە سەرفراز بوون. بەهۆی چیەوە سەرفراز بوون؟ بەهۆی ئەو تەقواداری و ئەو صفەتە بەرز و جوانایانەوە. ئێمەش ئەگەر بمانەوێت سەرفراز بین، ئەگەر بمانەوێت عاقبەت خێر بین، ئەگەر بمانەوێت لە دنیا و لە قیامەتا بەختەوەر و عاقبەت خێر بین، بەڕاستی دەبێت دەست بەو صفەتانەوە بگرین، دەست بەو ئاکارانەوە بگرین، بە شوێنی ئەو کەسانەدا بڕۆین کە سەرفراز بوون. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بە گەورەی خۆی ئێمەش بگێڕێت لەو کەسانەی کە تەقوادارن و صفەتی بەرز و جوانیان هەیە، بە شوێنی کەسانی چاکەکاردا دەڕۆن، بمان گەڕێ لەو کەسانەی کە لە دنیا و لە قیامەتتا بەختەوەر و عاقبەت خێر و سەرفراز دەبن. خوای گەورەش بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنێ ئەو بابەتانە هاندەرێکمان بن زیاتر صفەتی ئەو کەسانە لە خۆماندا بێنی نەدی و ڕەچاوی بکەین کە سەرفراز بوون و سەرفراز دەبن. خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان سەرفراز و عاقبەت خێری دنیا و قیامەت بکات. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.